ئەو ڕۆژە لەسەر جەنازەیە نوێژم کرد. من پیاوەکە ئەناسم ئەهلی مزگەوتە. ئەو گەنجەی کە ئەم پیاوەی شۆریەوە بۆمی باس کرد وتی مامۆستا سەرەتا هات بۆ لای من نەخۆش بوو، نەخۆشێکی زۆر سادە، وتی تەنها ئەوەیە تۆزێ دڵم سەغڵەتە، وتی زەختێکیم گرت سیرەکەم زەختی لە 9 لەسەر 15 کەمە، وتی بە هەر حاڵێ خۆم گەیانمە پەوارێکە، وتم مادام دڵی پێخۆشە با بیگەێنمە پەوارێکە. وتی دامنا لە پەواری حە لە بانکوسیەکە دامنا سبحان الله وفاتی کرد. وتی هەتاکم جیهازمان هێنا و تا دڵی ببوژێنینەوە 13 دقەی پێچوو. وتی مردووە ئینسانە. وتی دوسێ جا دکتۆرەکان لێیاندا بەهۆش خۆی هاتەوە. وتی سەیرم کرد زۆر پەشێکەوە، چاوی ئەبڵق بووە. ئەو بۆمی باسە کرد بەخوا براکانم. وتی ویستی شادومان بێنێ پەنجەی ڕاستی فاقی جیهازەکە لەسەری بوو. وتی نەیتوانی بە پەنجەی چەپی شادومانی هێنا ئەیوت ئەشهد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. وتی سەیری جیهازەکەمە کرد تا نیو سەعات ئەم پیاوە شادومانی هێنا. دەموچاوی ناوچەوانی ئەتەوت کانیە عەرەقی لێ دەرئەچوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆشتانم باس کرد ئەفەرمێ ئینسانی ئیماندار بە عەرەقی ناوچەوان ئەمرێت. والله ئێوەد وەکو کانیەک دەموچاوی هەڵ ئەقوڵا لە ئاوە. آخر وشوتي لدمي بروبو وتي لا إله إلا الله والله بومي باسكر بلا كانم وتي ما مصا أمبيا ومن شوري موا سوين بخوا خوم 10,000 دا بي بو خستخانة كدسم كربة جيرفانيا تنها 250 ديناري أم طبعي خوماني لجيرفانا بو بلا كانم إنسان بدولماني فقيرينيا بس من شايدي بو بيا وأدم أو بيا وزور فقير بو دڵی زۆر ساڵ بوو. ئەهلی مزگەوتی زۆر خۆشەویست. سوێن بەخوا مەغریبێکیان دامەتەکیە وتم سەلام عەلەیکم. ئەوەنە دڵی بە من خۆش بوو پێش ئەوەی جوابی سەلامەکەم داتەوتی اللهم صل على سيدنا محمد. ئەوەنە ئینسانی مسلمانی خۆشەویست. براکەم ببینە لەو کاتەشا کەوا ڕوح دەرئەکات آخر وشەی لا إله إلا الله. ئەمە بەشارەتە بۆم ئینسانانە براکەم. کەسێکی دڵساف کەسێکی خۆنەویست خواویست لە کۆتاییە خوا فریایە کەوێ سبحانه وتعالى.